ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕۆ تۆفیقم لە خێم شوی بەرنامەی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر ئایندەی هەرێمی کوردستان لە نێو ململانەکاندا. ئەومان نەزانین دوای ئەوەی کە چەقبەستوویشی سیاسی هەبوو لە هەموو عێراق و هەرێمی کوردستانیشی گرتبووە تا ڕادەیەک خەریکە ئەو چەقبەستوویە بە کۆتا دەگات و پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان بەرەو ڕەوشێکی ئاسایی دەڕوات وەروەها دۆخی هەرێمی کوردستانیش لەو دۆخە نائاسایی و ناسروشتی کە پێیدا تێپەڕەبی و هەروەها ڕەوشی خەڵک و گوزەرانی خەڵک کە تا ڕادەیەک کەوتو بۆ بارێکی قورسەوە ئەمانە خەریکە ینی بە هیواوە بەرەو ڕێوینەوە چێت. کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان دیارە کە دوای ئەوەی سەرۆشی هەرێمی کوردستان سەردانی لایەنە سیاسیەکانی کرد لە هەرێمی کوردستان و دەستپێشخەری کردبووی کە کۆبوونەوەی فراوان لە نێوان سەرکردەی باڵای لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان ئەنجام درێت بۆ باسکردنی کێشە و گرفتەکان کە هەیە لە نێوانیان و بۆ دۆزینەوە ڕێگەچارەیەک بۆ کێشانی کە لە هەرێمی کوردستان لە نێوان لایەنە سیاسیەکان هەیە ئەمانش تا ڕادەیەک خەریکە دەرەنجامێکی باشێوێ. کۆبوونەوەی ئەمڕۆی لایەنە سیاسیەکان سەرکردە باڵاکانیان لەگەڵ نێردەی نەتەوەی گرتوەکان جێنە بلاسخارد لە هەولێر ئەمەش قۆناغێکی دیکەی گرنگە بۆ برەودان بە پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان و چارەسەرکردنی و گرفتانی کە هەیە لە نێوان لایەنە سیاسیەکان بە گشتی مەسەلەی هەڵبژاردن، مەسەلەی فرەبازنەی لە هەرێمی کوردستان، مەسەلەی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان، ئایندەی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان، ئایندەی دیموکراسی، هەروەها ئایندەی هەرێمی کوردستان گرێدراو بە عێراق کە ئێستا عێراقیش بە دۆخێکی چەقبەستووی قورسدا تێپەڕەبێت. ئەم شۆ گفتوگۆکەین لەسەر کۆی ئەم بابەتانە بە میوانداری برای بەڕێزمان سەیدا لەتیفنێرۆی ئەندامی سەرکردایەتی شێتی نیشتیمانی کوردستان کە لە ستۆدیۆ لەگەڵ سەیدا بەخێر بێ خۆشحاڵین کە لە ستۆدیۆ لەگەڵ. زۆر سپاس کاکەورێ ڕێز سلااو ببینەرە. خێر هاتی. سەیدا بەگشتی ئەمێ لە کۆبوونەوەکەی ئەمڕۆ دەست پێ بکەین جارێ دیارە ڕاستی کۆبوونەوەیشی گرنگە و خەڵک بە چاوێکی ئومێدەوە لێ ئەڕوانێ بە دڵنیاییشەوە لایەنە سیاسیەکان خۆشیان بە ئومێدەوە ئەڕوانەم کۆبوونەوەی دوایەوەی کە ماوەیەکی زۆری چەقبەستووی و دوورکەوتنەوە لە نێوانیاندا هەبوو. گرنگژێ و کۆبوونەوەی ئەمڕۆی سەرکردە سیاسیەکان لەگەڵ نوێنەری نەتەوەی گرتوەکان جێن بلەسخارد لە هەولێر چۆن ئەبینن؟ زۆر سپاس کاکەورێ بێگومان ئەتوانین لە دوو دیوە گرنگی ئەم کۆبوونەوە هەڵسەنگێنین لە دیوێکە یعنی گرنگیدانی نەتەوەی گرتوەکان بە هەرێمی کوردستان بە ئایندەی هەرێمی کوردستان بە پرۆسەی دیموکراتی و ئەو هەڵبژاردنەی کە چاوەڕان دەکرێت لە هەرێمی کوردستان بکرێ واتە کۆبوونەوەکە لەسەر داواکاری نێردە یان نوێنەری یەکێک لە باڵاترین دامەزراوەی نیودەوڵەتی بووە لەبەرەوە گرنگی خۆیەوە نیشانەوە کە نەتەوەی گرتوەکان بە ئێستاشەوە گرنگێکی زۆر بە هەرێمی کوردستان بە ئایندەی هەرێمی کوردستان دەدات. لانی دووەم ئەم کۆبوونەوەیە کە داوا کرابوو بۆی لەسەر ئاستی باڵا سەرۆک یان نوێنەری ئەو شەشلانەی کە لە پەرلەمانی کوردستان فراکسیۆنیان هەیە و لە بەغداش 5 لەو شەشلانە دیسانەوە فراکسیۆنیان هەیە واتە بەرپرسیارەتی دۆخی ئێستای هەرێمی کوردستان و دۆخی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا دەکەوێتە سەرشانی ئەم شەشلانە بۆ لەبەر ئەوەی خەڵکی کوردستان متمانیان بەم شەشلانەدا هەر لایەنێک بە پێی ڕێژەیەکی دیاریکراوە بێ بەرپرسیارەتی هەرێمی کوردستان بە باشە و بە خراپەوە هەرێک بە پێی ئەو قەبارەی کە متمانیان پێداوە دەکەوێتە سەرشانی ئەم شەشلانەوە. ئەم شەشلانە پێشتر هەمویان پێکەوە کۆنا بوونەتەوە ئەمە یەکەم دەتوانین بڵێن یەکەم جارە ئەم شەشلانە پێکەوە لەسەر مێزێکی خڕ بە ئامادەبوونی بەرپرسێکی باڵای نەتەوەی گرتوەکان کۆ ببنەوە. کاتە گرنگژێم کۆبوونەوە ئەوێ ئەمە گرنگە و لەمەش گرنگە لە پاڵ ئەم دوو هۆکارە سەرەکی کە باسمان کرد کۆمەڵێک وردەکاری هەن گرنگە لەبەرەوەی خەڵکی کوردستان لە دۆخێکی نەهەمواردا یعنی ژیان تێدە پەڕێنن قەیرانێکی دارەی هەیە کێشەی موچە هەیە و دۆخی سیاسی بە بنبەست گەشتە بۆ پەیوەندی نێوان هەرێم و بەغدا کۆمەڵێک گرەی و ئالۆزی بەخۆیەوە بینیوە و لە هەمان کاتیشە هەندێک مەترسیدی کە ڕۆ لە هەرێمی کوردستان هەرچەندە زۆر قسە لەسەر ئەوە ناکرێکێک لەوانەیە ئەو شەڕەیەکە
ئێستا لە نێوان تورکیا و پەکەکە لە باشووری کوردستان بەردەوامە و نابێ مەترسیەکانی ئەم شەڕەش بە هەند وەرنەگرین لەبەرەوەی تا ئەم شەڕە بەردەوام بێ بازنەی شەڕەکە فراوان ببێ زەرمەندی سەرەکی زیاتر هەرێمی کوردستانە بۆ لەبەر ئەوەی شەڕەکە لە ناو ماڵی ئێمەیە دەربدەربوون خەڵکی ئێمە دەربەدەر دەبێ هاوڵاتیان بێبەش دەبن لە سامان و سەروەت و ماڵ و مڵکی خۆیان و لە هەمان کاتیشە تا ئێستا دەیان هاوڵاتی بەهۆی ئەو وەزعەوە شەهید بوون و تا شەڕەکە زیاتر فراوان ببێ ئەتوانین وا بڵێن دێهاتەکان زیاتر چۆڵ دەبن کەوابێ وەکو سنووری جوگرافی بازنەی هەرێمی کوردستان بەرتەسکتر دەبێ یعنی ئەمە زۆر قسە لەسەر نەکرا بەڵام ئەم شەڕەش مەترسی خۆی هەیە بوو ئایندەی هەرێمی کوردستان تەنها یەک مەترسی نییە چەند مەترسیەکە و لە چەند لایەکیشەوە مەترسیانە دەوریاندا و سەیدا بەتاکید یەکێک لەو کەوتمەمە یەکێکە لەو مەترسیانە کە ئەو شەڕە بەردەوام بێت سیر بکەین لە نوەتوەیەکەوە تا ئێستا هەر خۆلێکی شەرکە ڕووی داوە هێزەکانی تورکیا هاتوونەتە پێشەوە دوای چەند ساڵی تر زیاتر هاتوونەتە پێشەوە لە هەمان کاتیشە هێزەکانی پەکەکەش لە شاخێکەوە چوونەتە شاخی تر واتە هەردوو لایەن زیاتر هاتوونەتە ناو ینی قۆڵای هەرێمی کوردستانەوە ئەمەش بۆتە یعنی گرفتێک هەم بوو وەکو حکوومەتی هەرێمی کوردستان هەم بوو خەڵکی دیهاتەکان کە تا ئێستا زیاتر لە 400 دێهاتی هەرێمی کوردستان خەڵکەکە ئاوارە بووە ئاوارەبوونی ئەم خەڵکە دەبێتە هۆی ئەوەی کە ڕێژەی هەژاری و بێکاری زیاد بێ و ڕێژەی ئەوانەی کە کرێنشینن بەڵێ ڕێژیان زیاد دەبێ و کرێخان و زیاتر دەبێ بێکاری زیاد ینی کۆمەڵێک کێشە بەروکی هەم هاوڵاتیان بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیش بارگرانێکی زۆر دەبێ ئەمە بابەتێک هەرچەندە بابەت ئێمەنیە بەڵام کە ئێمە پەرش و بڵاو بین و خیتابێکی یەگرتومان نەبێ پلانێکی هاوبەشمان نەبێ سیاسەتێکی ڕۆشنمان نەبێ بۆ ئەم دوخە ئەمە زیانە بۆ هەموو لانە سیاسەکان و زۆر جار ئەڵێن ئەم شەڕە ینی ئێمە بەشێکنین لە شەڕەکە بەڵام لە حەقیقەتدا شەڕەکە ژیانی ئێمەی بەروکی ئێمەی گرتووە کەوابێ شەڕەکە لە ناو ماڵی ئێمە زیانی مادی و گیانی زیاتر بۆ خەڵکی ئێمە کابێ ئەمە پرسێکی گرنگی نیشتیمانیە ئەبێ پێویستی بە پرۆژەیەکی نیشتیمانیە باڵێ بە هەند وەربگیرێ و پرۆژەیەکی نیشتیمانیمان هەبێ ئەم پرۆژە نیشتیمانیە بەم پەرش و بڵاویە ئێستا ینی نایەتە دی بۆیە کاڵێن ئەم کۆبوونەوە گرنگە دەکرێت لەسەر مێزی گفتوگو ئەم هێزولانە سیاسانە ئەم تەوەرە شێکێک بێ لە تەوەرە گرنگەکار بۆ قسەکردن لەسەرەوەی چۆن بتوانین ئەم شەڕە ئاگری ئەم شەڕە لە ناوماڵی خۆمان دۆر بخێنەوە خۆ خاڵێکی زۆر گرنگەوەی کە جەناب دامەژت پێدا ئەم مەترسیە ئەمەژە لە ئەنی دوار راپۆرتی جنێن براسخارد کە لە ئەنجومەنی یاسایشی نەتەوەی گرتوەکان وەک نوێنەری هەمیشەی نەتەوەی گرتوەکان لە عێراق پێشکەشی کرد ئەنیشە لەو خاڵە ئەوە بوو کە مەترسی دەستێوەردانە دەرەکیەکان و لەشکرکێشی وڵاتانی دراوسێ بۆ ناوخاش هەرێمی کوردستان بە قوڵایی چەندەها کیلۆمەتر ئەوەی شێک بوو لەو مەترسیانە بەڵام دێمەوە سەر ئەو هۆشداریانەی پێشتر کە نوێنەری نەتەوەی گرتوەکان لە عێراقدا بووی بە لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان هۆشداری یەکەمی دا لایەنە سیاسەکان تا ڕادەیەک هۆشداریەکەیان بە هەند وەرنەگرت دواتر لە ئەنجومەنی یاسایش کە بینیمان لە هەفتەکانی پێشوودا جارێکی دیکە زۆر بە توندی ئەم جارە هۆشداری دایەوە سەرکردە سیاسەکانی عێراق سەرکردە سیاسەکانی هەرێمی کوردستان لایەنە سیاسەکان ئەم جارە بینیمان کاردانەوەیشی باشە بوو لەلایەن سەرکردە سیاسەکان و لایەنە سیاسەکان جوڵەیەشی باشی دیبلۆماسی هەبوو و گفتوگویەکی باش دەستی پێکرد و ئەم ڕۆژ یەشێک لە ئەنجامی ئەو دانیشتە ینی ئەتوانین بڵین ئەو هۆشداریەیە بە تەنگەوە هاتنی سەرکردە سیاسیەکان هی لایەنە سیاسیەکان ئەگەر لەسەر ئاستی باڵا کە ئەمڕۆ بەشدار بوون لەم کۆبوونەوەیە گرنگە بە ئاستی باڵا بەشدار بوون یاخود نەخێر هەر لایەنەکە کە بەشدار بووە خۆی پەرۆشی ئەو لایەنە دەرەخا بووم بابەتە بڵێ خۆی هەمیشە سەرکردەکانیش ئاماژیان بەوە داواڵێن ئەگەر ئێمە ناوماڵی خۆمان ڕێک نەخەین و بە یەک تیم نەبین و پرۆژەیەکی هاوبەشمان نەبێ بوو هەموو ئەگەرەکان بە تایبەتی لەو قۆناغانەی کە هەندێک پێشهاتی بە پەلە دێنە پێشەوە هەمیشە هەموو هێز و لایەنە سیاسیەکە قسەیان لەسەر مەترسیەکان کردووە کە مەترسی لەسەر ئایندە هەرێمی کوردستان دروست دەبێ بەڵام کاتێ ینی ئەم پەیامە لەلایەن ینی نێردەی نەتەوەگرتووەکان ئاراستەی هێزولانە سیاسەکان هەرێمی کوردستان دەکرێت و لەلایەن باڵێزی ئەمریکا وەکو یەکێک لە زلهێسترین وڵاتی جیهان ئەمە
ینی گرنگی زیاتری خۆیان یان تایبەتمەندیکی زیاتری هەیە ئەمانە بە چاوێکیەوە سیری هەرێمی کوردستانە کردووە لە 90ەوە تا ئێستا ینی ئێمە هەمیشە خۆشمان بانگەشەمان بەوە دەکرد کە ینی دیموکراتیەت لەم ناوچەیە لەسەر لەم هەرێمە چەکەلەی کردووە ینی لە هەرێمی کوردستان مودێلی فراحیزبی و هەڵبژاردننی فراحیزبی و هەڵبژاردننی پەرلەمان لێرەوە لەدایک بووە بەڵێ ئەمە متوان مودێلێکی نوێیە مودێلێکی سەردەم یانە بەڵام کە کاتێ لە دوایی ئەمە 31 ساڵ دەبێت تازە ئێمە ینی بگەینە بمبەست لەوەی لەسەر کێشەیەکە کێشەی هەمارکردنەوەی یاسای هەڵبژاردنە و لەسەر ئەمە ببێتە هۆی ئەمە بێتە کێشەیەکە وا بکە هەڵبژاردن نازانی کەی دەکرێت و ئەوەی پێوەستە بە کۆمیسیۆنی هەڵبژاردنەوە ئەویش تەواوکەری یەکترن ئەمەش کێشەیەکی تری دروست کرد ئەمە یعنی پرسیار لای نەتەوەی گرتووەکان و لەلایەن دیبلۆماتکارانی وڵاتانی جیهانی دروست دەبێت ئەمە بۆ وایە و تاکەی وا دەبێ هۆکارەکان چین بۆچی چارەسەر ناکرێن و اینجا خۆیان هاتنە ساحەوە و دەیانەوێ هەموو ئەوانە لەسەر مێژی گفتوگۆ هەم جوان لێبێ هەم بیرروکەی خۆیانیان تێڕوانین خۆیان بخەنەڕوو ئەوەی ئەمڕۆ دۆستی کوردن و دۆستی ئەم پرۆسە ئەمەن بەڵێ نیشانەی ئەوە کە گرنگی بەم هەرێمە دەدەن ئەوەی ئەمڕۆ ینی ئەو گرنگیانە کە باسمان کرد گرنگێکی تر ئەوەیە پێشتر بلاسخارد سەردانی هەر لایەنێکی کرد بە ئەو لایەنە بە پێی بەرژەوەندی خۆی قسەی کردووە بەڵام ئەوەی ئەمڕۆ هەموو لایەنەکە لەسەر یەک مێزی دانوستان تەبان لەوێ ڕۆبەڕوو هەمویان پەیامی خۆیان تێگەشتنی خۆیان سیاسەتی حیزبەکەیان بوو چوونەتی چارەسەرکردنی ئەم وەزعە باس کراوە بێگومان ئەمە کە پێڵێن دانستانی ڕۆبەڕوو ئەمە گرنگێکی زۆری هەبووەوە ڕوبەڕوو کاتی گلەیش لە یەکتر بکرێ وردە وردە دەبێتە ینی کردنەوەی دەرچەیەک بوو هەنگاونان بەرەو چارەسەرکردنی کێشەکانەوەی ئەمڕۆ هەرچەندە نەگەشتونەتە بریاری کوتایی بەڵام کردنەوەی کەناڵێکە بۆەوەی ئەو گرژیانە خاو ببنەوە و درێژە بە کۆبوونەوەکان بدرێن و ئەو کێشانەی کە لە هەرێمی کوردستان هەن و ئەوەی هەرێم و بەغدا ئەمانە ناتوانین لە بەغا چارەسەر بکەین تا لە هەرێم ئەو بابەتانەی کە پێوەستن بە هەرێمی کوردستانەوە نەگەینە چارەسەرواتە ڕێکەوتنی کوردی ئەو جا دەتوانین ڕێکەوتنی کوردی و لانەکانی دیکەی عێراق چونکە پێشتر بینیمان گرجەکانی کوردی نەبوو بە هوکارێک کە بتوانین چارەسەرێکی نێوان کوردی و شیعی کوردی و سنی بێتە کایەوە ماڵی شیعیشی لێت کرد لەبەر ئەوە ئەبێ یەکەم هەنگاو ینی ناوماڵی خۆمان ڕێک بخەین ئەم کێشانەیە کە هەیەی دوو کێشەی زۆر زەقنەوەی کە پێوەستە بە هەرێمی کوردستانەوە یەکێک ئەوەیە کە پێوەستە بە هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن ئەمە کێشەیەکی ئەوەندە گەورە نییە کە چارەسەر نەکرێت بەرەوەی تەنها دوو ڕاهەیە ڕایەک کە لەو 6 لایەنە 5 هاوڕان کە یاساکە هەموار بکرێتەوە دەمێنێتەوە یەک لایەن کە پێی باشە یەک باز نەبێ نەک ئەفرا باز نەبێ ئەمە ینی دەرفەتی تایە و واش چاوەڕان دەکرێت کە ئەو لایەنەش نەرمێک بنوێنێ بگەنە لێک تێگەشتنێکە یعنی ئەم لێک تێگەشتنە زیاتر خزمەت بە پرۆسی دیموکراسی یعنی سووربوون لەسەر یەک بازنەوە لە سووربوون لەسەر فرەبازنە کامە بەرژەوەندی خەڵکو و دیموکراسی و بەرەو پێشوونی ئەزمونونەکەمانی لە ئەستۆدایە بەڕاستیانی خۆی هەروە پرسێ ینی وتم دوو بوونەتە دوو بەرە بەرەی کاڵ یەک بازنە و 5 بەرەش فرەبازنەی هەرێک مبەڕڕ و ئەوەی خۆی هەیە و هەرێکیش هەوڵ ئەدا بڵێ ئەمە لەبەر چی بەڵام ئەگەر ئێمە بین لە ڕووی مەوزوعە باز بکەین ینی فرەبازنەی گرنگترە بۆ ئەم قۆناغە بۆ ئێمە زۆر جار ئێمە رەخنە لە بەغدا دەگرین بەڵام دەبینی لەم لە هەڵبژاردننی ڕابردوو نەک هەر پارێزگایەک یەک باز نەبوو بەڵکو هەر پارێزگایەک چەند بازنەیەک باز نەبوو هەموو عراقەشتا ناکرێ ئێمە رەخنە لەوان بگرین بڵێن ئێوە زۆر گرنگی بەلایانی دیموکراسی و ئەوەنە ئازادیەکان نادان بەڵام لە بەغا فرەبازنەی بێ لە هەرێمی کوردستان یەک باز نەبێ ئەمە
یعنی وەکو هەرێم و بەغدا گرفتەکە ژەوەی یاسایی ساڵی 91 ینی وەڕاستیەندە کۆنە. دووەم ئێمە زۆر جار ئەڵێن خەڵکی کورسە نوێنەرێن خوان هەڵدەبژێنن، بەڵام زۆر جار دەبینین یعنی لەم یەک بازنەیە یعنی هەندێک جار نەعەدالەتی ناو خودی حیزبەکەش دروست دەبێت. وەڵامە چۆن؟ بۆ نمونە حیزبێک لە دهۆک جەماوەری زیاترە، دەبینی زۆربەی کورسەکانی ئەو حیزبە لە دهۆک ئەبن، چونکە کاندیدی ئەوێ ئەتوانێت بۆ نمونە 10,000 دەنگ بێنێ، بەڵام کاندیدی هەمان حیزب ناتوانێت لە سلێمانی 10,000 دەنگ بێنێ. زۆرجە سێرەکەن ئەڵێن پەرلەمانتەرانی فلان حزب زیاتر خەڵکی ئەم پارێزگایان کەوا بێ ئەمە غەدر لە پارێزگەکان دەکرێت وەکو پارێزگا غەدر لە خودی حیزبەکەش دەکرێت، ئەمە بۆ هەموو حیزبەکانیش تا ڕادێک وایە ینی مەسەرەن ئەگەر وا بڵێن پارتی زۆرینەی کورسیەکان لە دهۆکە، بەڵام بۆ یەکێتیش یان بۆ کۆمەڵیش کە کۆمەڵیش هەروایە یان بۆ یەگرتوش دەبینی لە پارێزگایەک کورسەکانی زۆرە لەو شوێنەی کە ئەندامانی زۆرە. ئەبینی مەسەن ئێمە بەس هەڵبژاردننی پێشوش وەکو بادینان توانیمان دوو کورسی بێنین، ئەویش دیار بوو یەک باز نەبوو، بەڵام قۆبات سەرۆکی لیست بوو ئەو توانی دەنگێکی زۆر ببەت، ئەمە لە ساڵحی ئێمەدا بوو وەکو دهۆک دوو کورسیمان برد. ئەگیرە پێشتر هەندێک جار هیچ کورسیشمان نابرد، لە کاتێکدا کە هەمیشە دەنگی ئێمە بەشی دوو کورسیمان نەبوو لە بادینان، کەوابێ با ئەمە بەم شێوازە قسە بکەین، ینی بەڕاشکەوانە قسە بکەین. فرەبازنایی لە بەرژەوەندی ئەندامانی حیزبەکاندا هەر حیزبێک لە سنوورێکی دیاریکرا و ئەندامانی و حیزبە نوێنەری حەقیقی خۆی دەبن. جگە لەمە ینی ئەگەر ئێمە بڵێن کەسێک دەرەچێت ڕاستە نوێنەری خەڵکی کوردستانە، بەڵام کەسێک لە هەڵەبچە دەربچێت ناتوانێت چاودێریەکی وردی زاخ و ئامێدی بکە، کەسێکیش لە ئامێدی دەربچێت ناتوانێت نوێنەرەتێکی ڕاستەقینەوە چاودێریەکی وردی ئەم دەڤەرە بکە. هەرخوامە لە خۆڕەیە نیە بڵێ لە بازنەدانن هەرێک لە سنوورێکی دیاریکرا و ینی نوێنەری خۆی هەڵبژێرێ. ئەمە لەبەر ئەم هوکارانە و کۆمەڵێک هوکاری دیکەشان کە پرۆسەی دیموکراتیەت یعنی تا بازنەکان زیاتر بن خەڵ باشتر ئەزانێ نوێنەری ئەو ڕاستەقینە. بەڵێ وەجگە لەمە هەندێک جار ینی هەندێک لایەن وا بە باشیان زانیوە بە دەنگی شوێنێکی تر پارێزگایەکی تر نوێنەرێک لە پارێزگایەکی تری سەرخستووە. ئەمانە هەموو ینی کەم و کورتێکی زیاترەواتە ئەگەر وا بڵێن فرە بازنایی لایەنە باشەکان زیاترە لە کەم و کورتەکان، یەک بازنایی زیانەکان زیاترن لە لایەنە باشەکان. لەبەر ئەم هوکارانەکان هێزانە ئەمە بووە زۆرینە هێز و لایەنە سەرەکیەکانی هەرێمی کوردستان داوای فرەبازنەی دەکەن. لەسەر مەسەلەیەشی کە ینی زۆر جار با لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان قسە بکەین، بە تایبەتی لەو کۆبوونەوەی ئەمڕۆ کە خودی سەرۆک باڵجەرا تاڵەبانی ینی نوێنەرەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیەکە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو و لە ئێستا و لە داهاتوش ئامادەیە بووی کە قوربانی بدا لە پێناو چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان، لە پێناو قوربانیدانی بە ئەزمونونەکە، لە پێناو قوربانیدان بۆ خەڵکی هەرێمی کوردستان بۆی کە بژێ و ژیانیان بەرەو باشی بڕاوە ئەزمموی دیموکراسی زیاتر بتەو بێ. یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە تاکە بژاردە تاکە چارەسەر بۆ کێشەکان بۆ ئاڵوزیەکان بۆ ناکوکەکان ئەوە بووە کە ڕێگای دانوستان بگرنەبەر تاکە بژاردە ئەمە بووە. بەڵام ینی لەگەڵ ئەوەشدا کە دانوستان لە پێناو چارەسەرکردن بێ وەوەی ئەم ڕۆژ کە هەواڵ باڤڵ تاالبانی بەژاری لەو کۆبوونا دەکرد، ینی یەکام ئەمە جێبەجێکردنی داواکاری نێردەی نەتەوەگرتوەکان کە داوای کردبوو کەسە یەکەمەکانی حیزبەکان بەشدار بن، هەواڵ باڤڵ تاالبانی ئەو داواکاری جێبەجێ کرد. دووەم بەشداربوونی هەواڵ باڤڵ کە دەشی زانی هەندێک لانەکانی دیکە کەس یەکەم بەشدار نابێ، نیشانەی پەروشی و جدیەت و خەمخۆری یەکێتیە بۆ چارەسەرکردنی کێشەکان گەشتن بە ڕێکەوتن نامەیەک وا ڕێخستنی ناوماڵی کورد و بۆی کورد بە یەک تیم ڕۆ بکاتە بەغدا بۆی لە بەغداش کورد بە یەک تیم نوێنەراتی گەلی کوردستان بکەن و هەوڵ بدەن بۆ بەدیهێنانی مافە ڕاوەکانی گەلی کوردستان.
بەڵێ ئێمە ئەگەر لەناو خۆدا هەمیشەوا دەوترێ ئەگەر یەک بین دەتوانین لە بەغدا زۆرترین داوا و داخوازەکانی خەڵکی کوردستان لەوێ بەرجەسە بکەین و فراهەم بکەین و جێبەجێ بکەین و ئەوانشی کە بەدەستمان نێناوە بتوانین زیاتر ینی ینی مکوڕ بین لەسەرەوەی کە بەدەستی بین بە تایبەتی مەسلەی مادی 140 ناوچی کێشە لەسەر هەروەها مەسلەی پێشمەرگە مەسلەی خاگانی بەگشتی ئەمانە کۆمەڵێک بابەتن کە هەمیشە هەڵپەسێردراون لە نێوان هەرێمی کوردستان و بەغدایە. ئێستا دوای ئەوەی کە نێوماڵی کورد ئەتوانین بڵین لە ئایندێشی نزیکە کە زۆربەی لایەنە سیاسەکان و سەرکردە سیاسەکان پێی گەشتبین کە ڕێک بخرێتەوە و خۆمان ئامادە بکەین بووی کە بە یەکگرتووی بچینە بەغدا. پێ دوای ئەتوانین ئەم داوا و داخوازیانە بەدەستبێنین ئێوە کوێشێتی نیشتیمانی کوردستان نیەتان هەیە لەگەڵ هەموو لایەنەکان بە یەک تیم بچنە بەغدا؟ یەکێتی هەر لە دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراقیە پامێکی ئاراستە کرد بەڕسمی ڕاگەاند هەرچەندە تێبینیمان هەبوو لەسەر شێوازی بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردن بەڵام لە پێناو بەرژەوەندی گەلی کوردستان و ڕێخستی ناوماڵی کورد و کوتای هاتنی ینی مەرحەلەی بانگەشە و ئەوانە کردنەوەی لاپەڕەیەکی نوێ لاپەڕەی نوێش ئەوەیە کە ئێمە بە یەک تیم و بە یەک ئیرادە ڕوو بکەینە بەغدا بۆەوەی بەشدارێکی کارامان هەبێ بوو بەدیهێنانی و پاراستنی مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان. بێگومان ئەم هەوڵانەی کە نەتەوەگرتووەکان دەیدات وە کوتمان گرنگیدانە بە هەرێمی کوردستان نێوماڵی کورد لە هەمان کاتیشە یعنی ئەزمموی دوو سێ مانگی ڕابردوو سەلماندی کە کورد بە پەرشوبڵاوی ڕوو بکاتە بەغدا نەک ناتوانێت بەرگری لە مافەکانی گەلی کوردستان بکەوە ئەو مافانەی کە لە چوارچەوەی دەستوری عێراقیم مافە دەستوری یاسایەکانی گەلی کوردستان بەدەست بێنێ و بیپارێزێ بەڵکو ینی ئەو ڕاستیە سەلمێنڕە کە تەنانەت حیزبەکانش ناتوانانی بەرژەوەندەکانی خۆشیان کاوڵیان بۆ دەدا بەدەست بێنن. هەموو ئەزمونونەکەشمان مەترسی کەوت هەموو ئەزمونونەکەش مەترسی بەڵێ ینی ڕۆبەڕووی مەترسی بوونەتەوە و لە هەمان کاتیشە هەندێک لەو دەستکەوتانەی کە پێشتر یعنی کودەنگێکی لەسەر بوو وەکو تەوافقی سیاسی و تەوافقی نیشتیمانی شەراکەتی ڕاستەقینە و مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان ئەمانەش هەمووی ینی ڕۆبەڕووی کەوتنە بەر ئەگەری پرسیار و ئەتوانین بڵێن مەترسیەوە لەبەرەوە ئەم جارەش یعنی ئەم گرژانێک کە دروست بوون دەکەونە سەر مودێلەکانی پێشتریش کە چەند هەر جارێک کورد ئالۆزی کەوتوتە ناو ماڵی کوردەوە و پەرشوبڵاوی کەوتە ناو هێزولانە سیاسەکانەوە زیانمان کردووە و هەر کاتێکیش بۆ هەر ئەگەرێک خۆمان ئامادە کردبێ کورد تەبا بوو بێ دەستکەوتمان بەدەستێنەوە ئەمەش دیسانە بوو بە پندێک بوو بۆ هێز و لانە سیاسەکان هەرچەندە یەکێتی هەمیشە ینی پەیامەکەی ئەو پەیامی تەبایی و یەک ڕێزی بووە و درێژە بە هەمان ڕێچکە و هەمان ڕێباز دەدا خاڵێکی تر کە ئەمەی کە نەتەوەگرتووەکان ئەم گرنگەی بە هەرێمی کوردستان دەدەوە کۆبوونەوەی هێز و لانە سیاسەکان ینی من وا دەبینم کە ئەمە دەبێتە نەک تەنها بۆ ڕێخستی ناوماڵی کورد ئەمە دەبێتە هەنگاوێکیش بەرەو ڕێخستنی ناوماڵی عێراقی تۆڵ تێ بڵی کلیلی چارەسەری عراقی کوردستان وا دەبینم بۆ لەبەر ئەوەی کێشەکانی ناوخۆی هەرێمی کوردستان جیاوازن ئەمەی هەرێمی کوردستان یعنی ئەم لایەنانە نەبگەیشتوتە ئەو ئاستی کە بڵێ من و تۆ نابێت تۆ لە حکوومەت دابی ئەگەر تۆ لە حکوومەت دابێ من لە حکوومەتدا بەشداری ناکەم لە هەرێمی کوردستانەوە نیە لە هەرێمی کوردستان کێشەکانمانەوە ئەمانەوە ینی هاوسەنگێکەوە هەبێ عەدالەتێک هەبێ شەڕەکەتێکی ڕاستەقینە هەبێ ئەمە مەجالی ئەوەی تایە چارەسەر بکرێن بەڵام ئەمەی لە بەغدا بە تایبەتی لە نێو هەردوو لایەنی شیعە ینی یەکتر قبولکردنی تیان نییە مەسەڵەن ئەگەر سەیری بکەین ڕەوتی سەدر بە ئاشکرا پەیامەکانەوە کە ناوێت بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەمانیتر بەشداری ڕەفزی بەرامەکان لە هەرێمی کوردستان ئەمان نییە کەوا بێ ڕەفزکردن ینی چارەسەری وەکو جوورێک لە ئەستەمە بەڵام ئەمەی هەرێمی کوردستان ینی دەرفەتێکی زۆر هەیە بوو لە یەکتی گەشتن و گەشتن بە چارەسەر و کاتێک کە هەرێمی کوردستان ناوماڵی خۆی ڕێخست
بە تایبەتی هەردوو هێزی سەرەکی یەکێتی و پارتی گەشتنە ڕێکەوتنامەیەک بەڕێی من ئەمە دەبێتە بناغەیەکی بەهێز بۆی ینی چارەسەرێک بۆ پێکچوونەتی پێکەرانی حکوومەتی عێراقیش بدوزنەوە بە چ شێوازێک ئەم جارە نەک بەو شێوازێ بڵێن لەگەڵ ئەم لایەنە بین یان دژی ئەو لایەنە بین ئەم جارە بگەڕنەوە بۆ مودێلی تەوافق ڕەتکردنەوەی تیانە مەگەر لایەنێک خۆی بەخواستی خۆی بەشداری نەکە کەوابێ ئێمە بەم شێوازە بچینە بەغدا نابینە هۆی دروستکردی ناکۆکی لە نێوان لایەنەکانی شیعیان ئەوەی کە شیعگلەیان لە هەرێمی کوردستان دەکردیان وت ئەم جارە کورد هەوڵیاندا ناوماڵی شیع پەر بکەن ئەگەر ئێمە بەم شێوازە بچینە بەغداوە بگەڕنە هەمان مودێلی پێشوو تەوقعەکەم هەندێک لایەن بەشداری ناکەن ئەوانەی بە تایبەتی دایانەوێ بەڵێن نامانێت لەگەڵ ئەو لایەنە نەبەشدار بین ئەو کاتە ئێمە دەبینە هەوێنی نزیکردنەوەی لایەنەکان و لە سەردەستی کورد کاتێ کە حکوومەت پێکبەوە دەتوانن کە یەکێتی و پارتی و لایەنەکان دیکە هەر لەگەڵ لایەنەکان دیکە دەتوانن حکوومەت پێک بێن دەبنە زورینەیەکی ڕەها و ڕێگریش لە هیچ لایەنێک ناکەن مەگەر خۆی لایەنێک ناوێ بەشداری لە حکوومەتدا بکە ئەمە تەوەقعەکەم نەتەوەیەگرتووەکان هەم لەبەر هەرێمی کوردستانە بەڵام ئەوەی دومیش گەشتنە و قانەتێک کامجارە ڕێچکەی هەرێم بگرنەبەر وەک چون جارانیش هەروە بوو لەسەر دەستی هەرێم زیاتر بناغی پێکێنانی حکوومەت لە بەغا دانڕا تەوەقع دەکەم ئەمەش یەکێک بێ لەو بژاردانەی کە نەتەوەیەگرتووەکان دەوێت ناوماڵ لە هەرێمی کوردستان ڕێک بخە بۆی بتوان لە ڕێگەی هەرێمەوە ناوماڵی بەغداش ڕێک بخەن سێداڵەتی بنێری و کۆندامی سەرکردایەتی شێتی تا چەند گەشتبینی بەوەی کە لە ئایندێکی زۆر نزیکە ئەم لایەنانەی هەرێمی کوردستان لەسەر ئاستی باڵا ینی ڕێکەوتن نامەیەک گرێبەستێکی هاوبەشی ینی ڕێگەچارەیەک بۆ ناوماڵی هەرێمی کوردستان بدۆزنەوە و بگەنە دەرچەیەشی کۆتایی و دەرگای هیوا ئاواتەکان بە ڕووی خەڵکی کوردستانە بکرێتەوە خۆی ڕەوشەکە و گۆڕانکاریەکان و مەترسیەکان ئەوانەی کە ڕووی لە هەرێمی کوردستانە پێشاتەکان هەمووی وا دەخوازێ پەلە بکرێت لەبەر هەرێمی کوردستان هێزولیانە سیاسەکان ڕێ بکەون بەڵام ئەمە دەمێنێتەوە سەر ئێرادەی هێزولیانە سیاسەکان تا چەند ئەو ئێرادەیە هەیە و یان ئەو ئێرادەیە دروست دەبێ بۆی ڕێ بکەون ئەگینە کێشەکان ینی وەکوتم ئەوەندە ئاڵوز نین ئەوەندە یعنی کێشەکان ئەوەندە بەگرێنین کە چارەسەری کردنە یان توانای کردنەوە ئەو گرەیان نەبێ ئەگەر ئەو ئێرادە هەبێ من بەڕێی من بە ئاسانی قۆناغەکە تێدەپەڕێنن خۆشببختانە یعنی گرژەکان خاو بوونەتەوە وردە وردە دەستیان کردوە بەکردنەوەی گرێکان ئەبێ چاوەڕان بکەین هەندێک وردەکاری و تەفاسیلی تایە پێویستی بە کۆبوونەوەی زیاتر هەیە و نابێ ڕەشبین بین زۆر جار لە نێوان هێزولیانە سیاسەکان بە تایبەتی لە نێوان یەکێتی پارتی ینی ئاڵوزیەکان یان کێشەکان لەمە زەقتر و ئاڵوستر بوون و بەڵام ئیرادە هەبووە توانی مزاڵ بن بەسەر ئەو دۆخەدا ئەبێ چاوەڕان بکەین و گەشتبین بین. مەسلەیەشی کە زۆر جار باسی لێواکرێن مەسلەی ینی مەترسیەکانی دەرەوەیەوە دەستێوەردانی لایەنی دەرەوە لە پرۆسی سیاسی هەم عێراق هەم هەرێمی کوردستان تا چەند ینی دەستێوەردانەکانی دەرەوە و لایەنی سێم کە بەشدارە بێت لە هەر مەسلەیەک بۆ تێکدانی لە هەرێمی کوردستان ئەما بێتە هۆی گرفت لە ئێسادا ئەو مەترسیە هەیە لەسەر هەرێمی کوردستان جارێکی دیکە لەم کاتەشا کە ئاشتەوایی خەریکە بەرقەرارە بێ لە هەرێمی کوردستان و لە نێوان لایەنە سیاسەکان دەستی دەرەشی ینی تەداخل بکە خۆی واقع عێراق وایە یعنی هەم لە وڵاتانی ئیقلیمی تا یعنی سەر ئاستی وڵاتانی نێودەوڵەتی وڵاتە هێزەکان هەمویان چاویان لە عێراقە بە هەرێمی کوردستانیشەوە هەرێک دەیەوێت بەرژەوەندی خۆی بپارێزێ لە عێراق و لە هەرێمی کوردستان هەر کاتێک ئێمە ینی تەباییەک هەبێ لە هەرێمی کوردستان بەو تەبایە توانیمانە یعنی بەرژەوەندێکی هاوسەنگ دروست بکەین لەسەر ئاستی وڵاتانی ئیقلیمیش بەڵام هەر کاتێک کە گرژی لە ڕووی کردبێتە هەرێمی کوردستان وڵاتانی ئیقلیمی زیاتر دەستکرەوە بوونەوە دەستیان خستە ناو کاروباری هەرێمی کوردستانەوە ئەمەش بە تاکید ینی نەکەر ئەم فترە پێشتریش ئەو وڵاتانە هەوڵیان داوە ینی بە پێی بەرژەوەندی خۆیان دەست بخەن ناو کاروباری هەرێمی کوردستانەوە بەڵام ئەگەر ئەو ڕێکەوتنە کە باسمان کردبێتە کایەوە ئەو کاتە یعنی
دەستێ سنوورێک بوو دەستێوەردانەکان دادەنڕێ و بەرژەوەندیەکی هاوبەش دێتەکە بە پێی بەرژەوەندی هاوبەش جا هەر ئەو بەرژەوەندیانەی کە هاوبەش بێ ئەو کاتە وڵاتانی ئیقلیمی ناتوانن زیان بگەێنن بە هەرێمی کوردستان بەڵکو بەرژەوەندی خۆیان دەپارێزن لە بەرامبەردا بەرژەوەندی هەرێمی کوردستانیش پارێزراو دەبێت ئەمە دەمێنێتەوە سەر ئەم هەنگاوانەی کە هێزولانە سیاسەکان تا چەند دەتوانن بگەنە ڕێکەوتنامەیەک و تا بگەنە ڕێکەوتنامەیەک کەوتم پرۆژەیەکی نیشتیمانی لەدایک ببێ بەشێکی ئەو پرۆژە نیشتیمانیە بۆ ئەوە بێت چوون بە شێوازێکی ئاشتیانە و بە ڕێگای دانوستانەوە ڕێگری لەو دەستێوەردانە بکرێەوە یان سنووردار بکرێن ئەو دەستێوەردانە. سەیداڵەتی پێدوانی ینی مەسلەی ڕێکەوتن و هەروەها کۆدەنگی نیشتیمانی یعنی ئەمە لە ڕابردووە بینیمانێ لە نێوانی یەکێتی و پارتی و بزوتنەوەی گۆڕان خۆ ڕێکەوتنێکە بوو بۆ پێکەنانی کابینەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام زۆرجار خەڵکی کوردستان ئەڵێ ئەوەی کە بۆتە گرفت لە نێوان ئەم لایەنانە بە تایبەتی یەکێتی و پارتی زۆرجار نەبوونی متمانەیە پێ دوایە لە ئێستادا یەکێتی و پارتی هێندە متمانە مابێت لە نێوانیانە کە بتوانن جارێکی دیکە ئەم دەزەناو دەستیە بۆ خەڵکی کوردستان و خاشی کوردستان و لێشە بۆ عراق بگوازنەوە خۆی کاک کاورێ ینی لە ڕووی علمیەوە دروستکردنی متمانە زۆر ئاسانترە لەوەی کە متمانە هەبوو و متمانە نەما لە نێوان ئەو دوولایەنە ینی دروستکردن ئاسانترە لە گەڕاندنەوەی متمانە ینی خۆناغ ئێستا قورسە بەڕایتۆ یعنی کاتی ئەوێ و نیاز پاکی دەیەوێ و جدیت دەیەوێت تا چەند یعنی ئەبێت و بە عملی بسەلمێنی یعنی دروستکردنی متمانات لە نێوان دوو کەس ئاسانە بەڵام کاتێک کە گومانێک کەوتا ئەو متمانجا ئەمە تەنانەت بوو دوو هاورێژ دروستە بوو دوو بازرگانە دوو هەر چ شتێک بڵێیت چاگونەوەی ئەستەمە نە ئەستەم نییە بەڵام کاتیاوێ و بێ هەردوو لە بە عملی بسەلمێنن ئەماش یعنی ئەمە نابێ ینی ڕەش بین بەڵام سەیری جدەتی ئەوە دەکەن ئەم جارەت من پێم وایە دانوستانەکان زۆر ڕاشکاوانەترن زۆر جدیترن چونکە هەردوو لە بە تایبەتیەوە پێوەستە بە یەکێتی و بە پارتیەوە یعنی گلەیەکانی خۆیان لە ڕێگای میدیاوە گەیاند کەم و کورتەکان گەیاندن نەعەدالەتەکان باس کران ئیتر هەردوو لە ئەوی چی هەبووە شت نەمانەوێت ئەمێنێتەوە لەسەرەوەی چەند جدەتی تیا بوو چارەسەرکردنی ئەوەی کە باس کراوە و ئەمە ینی هەنگاوت کردەیەکان چەندە بە پەلە بن چەندە زیاتر بن ئەوەندە گەڕاندنەوەی متمانەش بە پەلەتر و زووتر دەبێت ئەمە پەیوەستە بەو هەنگاوە کردەیانە هەنگاوی کردەیی نەبێ بێگومان ئەو متمانە وا بە ئاسانی ناگەڕێتەوە شوێنی خۆی لێستا کە ئەو هەنگاوە نابینرێت بەڕاستیانی لایەنی خەڵکەمەوە باسکەم ینی ئەمە خەڵکە خۆیان واڵن یعنی ئەڵێن هێندە دڵخۆشین ینی ڕاستەخۆ زۆرێک لە خەڵک هەم متمانی بە حیزب نەمابوو هەم متمانی بە زۆرێک لە مؤسساتەکان هەرێمی کوردستان نەمابوو بەڵام کە ئەم هەنگاوە نابینن ینی بەڕاستی مای خۆشحاڵیانە بڕۆ لە شەقام ینی خەڵک بدوێنە ینی بە سەراحەت پێتەڵێ یا هە سەیری خەڵک بکە ینی ڕووی دیارەکە تا ڕادەیەک دڵخۆشەوە گەشتبینە بۆی کە لە هەرێمی کوردستانە ڕۆیە چکە بۆ ئەبینین لە دەوروبەرمان و لە دنیاشدا ئێستا ینی بەڕاستی کارەساتی قورس هەیە و مەترسی گەورە بەڕێوەیە ئەگەر هەرێمی کوردستان پێ دوایە سەیداڵەتی جەناب دۆ کۆندامی سەرکردایەتی یەشێتی ئەگەر زووفریای خۆی نەکەوێ پێ دوایە ئەمڕۆ لە بەیانی باشتر نییە ینی کە ئەو هەنگاوە جدیانە بنێ بە تاکید کاکەورێ ینی وتم ئەم شەش لایەنەی کە ئەمڕۆ کۆبوونەتەوە لەگەڵ نێردەی نەتەوەی گرتوەکان شەش لایانی سەرەکین کە لە پەرلەمانی کوردستان فراکسیونیان هەیە و لە پەرلەمانی باغاش 5 لەو شەش لایەنە فراکسیونیان هەیە ئەم شەش لایەنە بەرپرسیارم بەرامبەر لایەنە ئەرێنی و نەرێنیەکانی هەرێمی کوردستان بەرپرسیاتی دەکرێتە سەرشانی هەر شەش لایەنەکە بێگومان هەر لایەنێک بەپێی ئەو متمانەی کە خەڵکی کوردستان متمانیان پێبەخشیوە و کاتێک کە وەزعەکە تێک دەچێت یعنی ئەگەر سەیری میدیای هەموو لایەنەکان بکەن تا ڕادەیەک هەمووی ڕاستە گرجەکان زیاتر لە نێوان یەکێتی و پارتی بووە بەڵام ئەگەر سەیری مەسەن میدیای نەوەی نوێ بکەیت هیچ جیاوازێکی نەبوو و نیشە ئێستاشە لە نێوان ئەو پەیامانەی کە یەکێتی و پارتی ئارەستێکترە ئەمیش ئارەستی هەردوو لایەنەکان سەیری میدیای لایەنەکانی دیکەش بکەیت بە هەمان شێوانی پەیامەکان پەیامی چۆند بوون و ئەم وەزعە ئەم دووخەی کە ڕووی داوە تەبەن کە من واڵێم ئەوە نییە بڵێم
ینی بەرپرسیاتەکەی یەکێتی و پارتی بەقی ئەوانە متم هەرێک بەپێی ئەو متمانەی مەکانەی خۆی و ئەو حاڵەتی کە هاتە پێشەوە جاران خەڵکی کوردستان ویانزانی کاریگەری لەسەر ئەوان دروست نابێ حیزبەکان دیکە شویان دەزانی کە پەیوەست نییە بەوانەوە لەوانە سوودمەند بن بەڵام ئەم وازە کە دروست بوو کەس لێی سوودمەند نەبوو نە پارتی نەیەکێتی نەنەوەی نوێ نە حیزبە ئیسلامیەکان نەبزوتنەوەی گۆڕان و نە خەڵکی کوردستانیش یعنی دۆخێکی ئالۆز و تا ڕادەیەک کاریگەریەکی خراپ لەسەر شەقام لەسەر بازار لەسەر تەنانەت هەموو کارتەکان و بوارەکانی دیکەی ژیانی خەڵک دروست بوو لەبەرەوە بەڵێک کە وەزعەکە ئالۆز بوو دەرهاوێشتەی نەرێنی دەکاتە سەر هەموو کایەکانی ژیان و کاتێ ئەو وەزعە ڕوو لە ئاسایی بوونەوە دەچێ و هەنگاوەکان بەرەو ڕێکەوتون و ئاساییکردنەوەی تەواتی دۆخەکە بێ بێگومان ئەمە دەبێتە هۆی ئاساییکردنەوەی ئەو بارانەی کە باسمان کرد پێویستە بە بژێوی ژیانی خەڵک پێوەستە بە موچەوە پێوەستە بە تەنها پەیوەندی نێوان هەرێم و بەغدا بێگومان ئێمە ناتوانین بڵێن وڵات کێشەکانی هەرێم بەغدا چارەسەر دەکەن کە خۆمان لێرە ئامادە نەبوون لەگەڵ یەکتر کۆ ببینەوە لەبەر ئەوە بە تەئکید ئاساییبوونەوەی وەزعەکە لە بەرژەوەندی هەموو لایەنەکاندا و لە بەرژەوەندی خەڵکی کوردستاندایە. سەیدا لاتیف مەسەلەیەکی جیهانی هەیە ئێستا یعنی دۆخێکی قورس لە جیهاندا گوزارێت هەر شەڕی رووسیا و ئۆکراین ئەمە بۆ خۆی زۆرێک لە دۆخی ژیانی تێکداوە دابەشبوونێکی دووجەمسەری دروست کردووە لە نێوان هەموو وڵاتانی دنیادا ئەم دابەشبوونە و ئەم دووجەمسەری کە ئێستا هەیە جەمسەرێک کە پشتی رووسیا دەگرێت و جەمسەرێک پشتی ئۆکرانیا ئەمە تا چەند پەیوەستە بە ناوچەکەی ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ناو عێراق و بە تایبەتە لە ناو هەرێمی کوردستان ئەمە تا چەند کاریگەرین بۆ ڕووداوەنە بەڕاستی بە تاکید کاریگەری هەیە دەبینین ینی لە بەهێزترین وڵات ئەنی ئەم شەڕە کاریگەری کردوتە سەر لانی ئابووری ئەو وڵاتە کاریگەری تاڕادێک لەسەر لانی ئەمنی ئەو وڵاتە جا بوو وڵاتێکی زلهێز ئەو دەرهاویشتە هەبێ بۆ وڵاتێکی بچووکی وەک هەرێمی کوردستان بە تاکید کاریگەری زۆر نەرێنی دەبێ و هەموو وڵاتان خۆیان ئامادە دەکەن بۆ هەر ئەگەرێک کە بێتە کایەوە چۆن بتوانن بە کەمترین زیان لەو ئەگەرانە دەربچن بۆیە ئەم وەزعی کە ئەم شەڕی کە هەیەتی ینی وا دەخوازێت کە هەرێمی کوردستانیش ینی خۆی بۆ هەر ئەگەرێک ئامادە بکە بەداخەوە ینی پێش دا ڕۆژێکیش ینی باس لەوا دەکرا ئەم حیزبە لەگەڵ ئەو وڵاتەیە ئەم حیزبەتی لەگەڵ ئەو وڵاتە خوانە خاستە ئەگەر وەزعەکە تێک بچێ ئیتر ئەو کاتە ینی مەترسێکی یەکجار گەورە لەسەر هەرێمی کوردستان دروزێ بووە دەبێ حیزب و لایەنە سیاسیەکان لەگەڵ موسسات تایبەتمەندەکان کەسانی پسپوری بواری ئەمنی بواری ئابووری بواری دیبلۆماسی بوارە جیاجەکان یعنی خۆمان ئامادە بکەین و دیسان دەگەڕمە بۆەوەی بۆ ئەمە پرۆژەیەکمان هەبێ بوو هەر ئەگەرێک کە پرۆژەکەش پرۆژەیەکی نیشتیمانی بێ گۆزارش لە سیاسەتی فەرمی هەرێمی کوردستان حیزب و لایەنە سیاسەکان و خەڵکی کوردستان بکە پرۆژەیەک بێ پرۆژەیەکی دیراسەکراو بێ نەک لەسەر حەز و مەیلی لایەنێکی سیاسی یان چەند لایەنێکی سیاسی بەڵکو پرۆژەیەک بێ پرۆژێکی استراتیژی بێ و لەسەر بنامەیەکی استراتیژی و مؤسساتی و علمی داڕێژرا بێ بۆی بتوانین بەرژەوەندی و ئایندەی هەرێمی کوردستان زەمانەتێک هەبێ بۆ سەر بە جەمسەری کوردستانیش بین و سەر بە هیچ جەمسەرێک لەو جەمسەرانە نەبین کە بەڕاستی ئێستا بۆتە مای گرفت بۆ زۆرێک لە وڵاتان هەمیشە ینی ئەگەر ئێمە بگەڕنە بۆ سەردەمی خوافریکا هەواڵمان جەلال دایمانوت ئێمە نابێت نە پشتی ئەمریکا بگرین نە پشتی ئێران بگرین لەبەر ئەوەی ئەم دوو هێزە لە توانای ئێمەدا نییە پشتگیرانی لایەنەکەی دیکاوەکەەوە ئەو هاوسەنگە وای کردبوو کە هەرێمی کوردستان بە بەهێزی ما بووە ئێستاش کەم وەزعی ڕووداوە نابێ ئێمە بە زەقی پشتگیری ینی لایەنە شەڕکەرەکان بکەین و تەنانەت نابێت بە زەقیش تەنان لە بوارەکان دیکەشدا ئێستا زۆر جار باسی غاز و ئەوانی تر دەکەن ئێمە بە زەقی ینی دەستی خۆمان کەشف بکەین بۆ ئەو لایەنانە لەبەرەوەی لەوانە لایەنێک دەست بۆ ئێمە درێژ دەکە بەڵام لایەنی دیکە بە پێچەوانەوە ینی دەست ئەوە شێنێ مەترسیە بەڵێ مەترسیە لەبەرەوەی چکە دەست بولانێک درێژ بکەین کەوابێ ئێمە
یعنی پێچەوانەی بەرژەوەندی لایەنەکەی لایەنی دیکەی تەرەفگیر بوون تەرەفگیر دەبین لەبەر ئەبێ ئێمە زۆر بەوریایە مامەڵە لەگەڵ ئەو دووخەدا بکەین. منی چم نەماوە سەیدا لەتیفەگەر جەناوت هەر پەیامێکی کۆتاییت هەیە توانی پێمان بگەین. زۆر سپاس کاکەورێ بۆ ئەم دەرفەتا وەڵام ینی پەیامەکەمەوە هیوادارین ینی هێز و لایەنە سیاسەکان لە ئاست ئەو بەرپرسیاتی کە لە سەرشانیانە و نابێ ئێمە ڕەشبین بین. ڕاستە باسمان کرد مەترسی هەن بەڵام لە هەمان کاتیشە ئەمەی کە ناوەندە نێودەوڵەتەکان ینی گرنگی بە هەرێمی کوردستان دەدان تەنها ئەوە نییە ینی پەیام بمان ترسێنن بەڵکو دیوێکی تریشە کە هەرێمی کوردستان بەلای ئەوانەوە گرنگە و دەیانێت ئەم هەرێمی کوردستانە هەر بمێنێ و گەشە پێ بدرێ و ببێتە بەشێکی گرنگ وەکو خۆیان دەڵێن لە چوارچێوەی دەوڵەتی فیدرالی عێراقیدا. برازیزم سەیداڵەتی بنێڕۆیی ئەندامی سەرکردایەتی شێتی نیشتیمانی کوردستان لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان بوو. سپاس دەکەم. زۆر سپاس. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ.